بەهۆی بارانبارینەوە پەرلەمانی عێراق بڕیاریدا ڕۆژی پێنجشەممە بکا بە پشووە دانیشتنی ڕۆژی پێنجشەممەی گواستەوە بۆ ڕۆژی شەممە ئەمڕۆ خشتەی کارەکەی پەرلەمان بۆ پێی کە هەندێک پرۆژه یاسای تێبوو دەبوو ڕۆژی پێنجشەممە بڕۆشت باە بەڵام بەهۆی و بارانباریەوە کاماژەم پێکرد کردی بە پشووی فەرمی و گواستەوە بۆ ڕۆژی شەممە ئەمڕۆ لە خشتەی کارەکان 11 پرۆژه یاسایان داناوە کە یاخود 11 بڕگیان داناوە کە ئەمڕۆ وا بڕیارە پەرلەمانی عێراق لەسەر بابەتانە گفتوگۆ بکە و ئەگەری زۆرێ دانیشتنەکە بۆ ڕۆژی دووشەممە دوا بەخرێمە بە پێوتێندان پەرلەمانەکان بۆ پێی کە تا ئێستا دانیشتنەکە دەست پێ نەکردووە لە خشتەی کارەکاتوە هۆکاری دواخستنەکە چییە؟ بەڵێ لە خشتەی کارەکە هاتووە کاژمێر دانیشتنەکەکری ئێستا 25 خولک نزیکەی 25 خولک بەسەر کاتی یاسای خۆیان تێپەڕیوە بە کاتی بەغدا تا ئێستا دانیشتنەکە دەست پێ نەکردووە هۆکارەکەی شوەیە کە تا ئێستا ئەندام پەرلەمانەکان یاخود ڕێژەی یاسایی بۆ دانیشتنەکە تەواو نەبووە و زەنگی یەکەمی دانیشتنی پەرلەمان لێی داوە و بە سەرۆکاتی سەلیم جوبوری بەڵام تا ئێستا ڕێژەی یاسایەکە تەواو نەبووە تاکو زەنگی دۆم لێ بدا و دانیشتنەکە دەست پێ بکامێ بێمە سەر ناوەڕۆشی خشتەی کارەکە ئەمڕۆ سارە لەو 11 بڕگەی کە ئەمڕۆ پەرلەمانی عێراق دیاری کردووە لە خشتەی کاری ئەمڕۆ چەند بابەتێکی تایە تا ڕادەیە گرنگترن لە زۆربەی پرۆژه یاسایەکان سێ پرۆژه یاسایی تێدایە یەکەمیان پرۆژه یاسای دیاریکردنی ماوەی هەر سێ سەرۆکایەتەکە بە یاسا خوێندنەوەی دووەمی بۆکرێ ئەمڕۆ وا دیارە پەرلەمانی عێراق لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی زۆری داوە کە ویلایەتی هەر سێ سەرۆکایەتەکەوە تا سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران بە یاسا دیاری بکا بۆ ماوەی 8 ساڵ واتە لەو ماوەیە ئەگەر بکرێت بە یاسای تر هیچ کام لەوانەی کە لە پێشووترا بۆ مای 8 ساڵ سەرۆکایەتی هەر سێ سەرۆکایەتەکە ئەکەن ناتوانن خۆیان هەڵبژێنەوە ئەمڕۆ پەرلەمانی عێراق لە خشتەی کاری خۆیدا لە بڕگەی حوتەم ئەو پرۆژه یاسایی داناوە و خوێندنەوەی دووەمی بۆکرێ هەرچەندە لایەنە سیاسەکان تا ڕادێک لەسەری ناکۆکن بەڵام وا چاوەڕوانەکرێت پەرلەمان ئەمڕۆ ئەو پرۆژه یاسای بکاتە گفتوگۆ و دەنگی لەسەر بدە هەڵبەتە یەکێک لە بابەتەکانی دیکە پرۆژه یاسای یاخود گفتوگۆ لەسەر مخصصاتی جوتیاران هەڵبەتە جوتیارانی هەرێمی کوردستان شەکل لە ماوەی ڕابردوودا دەنگۆیەوە بوو کە حکوومەتی عێراقی هەرشە لە هەرێمی کوردستان بکە بە بڕینی پارەی جوتیارانی هەرێم و ناوچەکانی دیکەی کە سەر بە هەرێمی کوردستانن بۆ پێی کە هەرێمی کوردستان پابند نەبووە بە ئەو هاوپەیمانی یاخود ئەو اتفاقی کە لە نێوان خۆیان و هەرێمی کوردستاندا هەیە تا مەرکەز و هەرێمی کوردستان و چاوەڕوانەکرا کە بەغدا پارەی دەرمان و پارەی جوتیارانش ببڕێ ئەمە دەنگۆیەک بوو لە ناو پەرلەمان و بە تایبەتی دەوڵەتی یاسا زۆر جەختی لەسەروا کردە کە ئەگەر هەرێمی کوردستان لە 2016 پابند نەبێ بە ڕێکەوتنەکەی نێوانیان ئەوە حەقی بەغدایە کە ئەو پارەیە ببڕێ ئەمڕۆ نیقاشی لێکرێت لە پەرلەمانی عێراق کە بۆ سەرف بکرێ خۆت سەرف نەکرێ لە بڕگەی دوانزەی ئەمڕۆی خشتەی کارەکەشدا هاتووە لە بڕگەی 11 ببوورە هاتووە تاوتۆکردن لەسەر خشتەی کاری موچەخۆران هەڵبەتە حەیدەر عەبادی لە ماوەی ڕابردوودا سارە هەوڵی داوە کە موچەی فەرمانبەران ببڕێ بە سەرجەم دام و دەستگا حکوومیەکانەوە ئەمەش بوو هۆیەوەی کە لە سەرجەم ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق خۆپشاندانی سەرتاسەری دژی ئەم بڕیارەی حەیدەر عەبادی دەرچێ و هەر ئەمە شوای کرد کە دەوڵەتی یاسا داوای هەڵوەشاندنەوەی پشتگیری لە چاکسازەکانی حەیدەر عەبادی بکەن و ئیمزا کۆ بکەنەوە تا ئێستاش ئیمزا کۆکردنەکە بەردەوامە بۆی کە پەرلەمان ئەو پشتگیری کە لە عەبادی کردبوو لە ماوەی ڕابردوودا هەڵی بۆشێنێتەوە بە پێی یاسا بۆ پێی کە بە پێی وتەکانی ئەندامانی دەوڵەتی یاسا بێت یاخود کەمکردنەوەی موچەی فەرمانبەران هاوڵاتی ئەکا بە قوربانی و لە ئێستادا ئەمڕۆ پەرلەمانی عێراق لە بڕگەی 11یەمی خۆی دادایناوە کە نیقاش لەسەر ئەو بابەتە بکات لە بڕگەیەکی دیکەدا هاتووە کە بە هەمەشیان گرنگە نیقاش یاخود تاوتۆکردنی لێکدانی هەردوو وەزارەتی گەشت و گوزار و وەزارەتی ڕۆشنبیری هەڵبەتە لە چوارچێوەی پرۆسە چاکسازەکانی حەیدەر عەبادیدا چەند وەزارەتێک لە یەک دراوە وا بڕیارە وەزارەتەکان کەم کرێنەوە بۆ 22 وەزارەت بەڵام تا ئێستا پەرلەمانی عێراق لەسەر چەند وەزارەتێک ناکۆکە بۆ پێی کە وەزارەتانە پشکی لایەنە سونی و لایەنە کوردیەکان هەندێک لە وەزارەتەکان چوار وەزارەتی کوردی بەرەکەوێەوە چەند وەزارەتێکی سونی بەرەکەوێ بۆیە پەرلەمانی عێراق بە پێویستی زانی کە گفتوگۆ لەسەر ئەو وەزارەت بکات بە شێوەیەکی گشتی ئەمە گرنگترینە و بڕگانە بوو کە ئەمڕۆ باسێک لێ چەند بڕگەیەکی تێدایە کە تا ڕادەیەک لاوەچین و چاوەڕوان نەکرێ بە زووی تێپەڕن بەڵام ئەوانەی کە گرنگ بوو بۆ تۆم خوێندەوە بەڵێ سارە ئومێد لە دانیشتنی ئەمڕۆ باس لە پرۆژە یاسای بودجەی 2016 ناکرێت بەڵێ ویستم بێمە سەر و بابەتە سارە ئەوش
بەر چەند لە خولەکێک من لەگەڵ مەسعود حەیدەر و ئەندامێکی دیکەی دارایی کە لە دەوڵەتی یاسایە لە لیژنەی داراییە قسەم کرد کە ئایا تا ئێستا ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 گەیشتۆتە پەرلەمان ئاماژیان بۆ کرد کە هیچ مسودەیەک یاخود هیچ ڕەشنووسێک نەگەیشتۆتە بینای پەرلەمان نەگەیشتۆتە دەست لیژنەکەیان تا ئەم خولەکە و من پرسیارەوەم کرد هۆکارەکەی چی ئاماژیان بۆ کرد کە ئەم دواکەوتنی یاخود پشۆیی کە بەهۆی بارانبارینەوە ڕووی لە بەغدا و ناوچەکانی دیکە کرد وای کرد کە پێنجشەممە تاخیر بێت بۆیە دام و دەستگا حکوومیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران شووی فەرمی ڕاگەیان بۆ ئێمە بۆ هۆکارەوەی کە چەند ڕۆژێک دوا بکەیەوە بە پێوتەکانی ئەوان بێ ئەگەری هەیە ئەمڕۆ دوانیوەڕۆی ئەمڕۆ بگاتە پەرلەمان و یاخود سبەینێ سەر لە بەیانی بگاتە پەرلەمان بە شێوەیەکی گشتی سارا دەبێت هەتاکو دووشەمە ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 بگاتە بینای پەرلەمان بگاتە دەست لیژنەی دارایی بە تەحدیدی بۆی لیژنەی داراییش چاوپێکۆتنی چاوی پێدا بخشێن بەڵێ ئومێد محەممەد وەکو پرۆژە یاسای بگاتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەڵێ ئومێد محەممەد پێم